ئێمە ئەگەر دیقەت بێ لە ساڵی پارەوە ڕێنمایەکمان دەرکرد کە ناوێ هیچ کۆمپانیا بچێتە ناو قوتابخانە و خوێندنگەکان یان هەر تەنسیقێکەیە بێ بنی قوتابخانەوە کۆمپانیەکانە تەنها بەڕێوەری قوتابخانەکان یان ستافی کاریگەری قوتابخانەکە دیزایانی جلوبەرگەکە و ڕەنگەکە تهدید دەکا بوو کە سوکاری خوێنکار ئازادە لەکوێی کڕێ وم پێشمانوتون پێویستە سوود وەرگین لەو قماش و لەو بەرگدروانەی کە لە شاری سلێمانیا هەنواتە ئەو پارەی خزمەت بە خۆمان بکەین نەک بێت کۆمپانیایەکی تورکی بێنێ جلێکی خراپ بێت بە یەک جارشتن کۆتایی پێ بدێ ئەمە ئەوە پار ئەمەمان دەرکردووەوە بەردەوامین و ئەمڕۆژ ئەو نووسراوە تازە ئەکەینەوە ئێنێریم بۆ سەرجەم قوتابخانە و خوێندنگەکان بۆی پابەند بن بەڵام ئەم ساڵ جیاوازە لە ساڵانی تر خۆتە زانی قەیرانی دارایەکە قوڵ بۆتەوە ئێمە داوا لە بەڕێوەری قوتابخانە و خوێندنگەکانەکەین زەخت لە هیچ کەسێ نەکەن بۆ یەکپۆشی بێ دوو هەمیش هیچ ڕەنگی جلو و تەسمیمێک یان دیزاینێک نەگۆڕن بەڵکو اعتیمادکەنەوە سەرەوەی پار جاندی خوێندکار و قوتابی هەیە پێویست ناکایی تازە بکرێەوە هەندێکی شەیە کە تازە ئاچێتە پێم وایە قوتابخانەکانەوە کە سوکاریان خۆیان تامەزرۆن بۆیان بکردن بەڵام تکایان لێ یەکەم سەیری گیرفانی خۆیان کەن سەیری وەزعی بازارکەن باری ئابووری و کۆمەڵایەتی هەموو کە سوکاری قوتابیان و خوێندکاران کەن بە خۆشمانەوە لەبەرەوە هیچ فشارێک نەکەن لەسەر خوێندکاران و قوتابیان و کە سوکاریان